بەڵێ دەستان خۆش بێ بەڵام ئەمن پێم وایە ئامانجی تورکیا لە ئێستا ئەوە نییە کە باشوور داگیر بکات چونکەم پێم وایە دەمێکە ینی باشوور داگیر کراوە لەلایەن تورکیاوە هەر لە ساڵی 1970ەوە کە بۆ نمونە تورکیا لەلایەن هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان پەلکێشی هەرێمی کوردستان نەکرێ و وەلەو کاتەوە کە ئێستا بەدەیان بارەگای لە سنووری پارتی هەیە ئەم بارەگایانە تا ئێستا بڵێن ئیشی خۆیان کردووە ینی بۆ نمونە ئەوەندەی کە هەرێم واڵا بووە شوێنێک بووە بۆ پانتاییەک بۆ ئیشکردن و قەڵەم ڕێوی تورکیا لەوانەیە بۆ هێزیش کە ئەوەندە وارد نەبوو بێ بۆ نمونە کە لە سنووری سلێمان بچێ لە سنووری پارتی بۆ نمونە ئیش بکەم پێم وایە ئەمە شتێکی نوێ نییە و تورکیاش هەر کاتێک بیەوێ بۆ مەسلەی هەتا هێزی عسکەری شتێکی زۆر ئاسانە لەبەرەوەی حیزبەکانی باشوور و بە تایبەتی پارتی دیموکرات خۆی ینی ئەمە پێم وایە خۆی ئەمە جۆرێکە لە ئەنجێدای پارتی دیموکراتی کوردستان بۆ هێنانی تورکیا چونکەم پێم وایە پارتی وەکو فریادڕەسێک لە تورکیا ئەڕوانێ و هەمیشە ئەم پێم وایە کاتێک کە مەترسی دروستە بێ لەسەر پارتی دیموکراتی کوردستان پێم وایە پارتی لەو کاتانەیە پێویستی بە هیزێکی دەرەکی هەیە بۆ یارمەتی بدە و لە ئێستاشا ئێمە ئەبینین خەڵکی هەرێمی کوردستان یعنی بەرامبەر بەگشتی بڵێن خەڵک بەگشتی بەرامبەر بەم سیاسەتی پارتی و یەکێتیش ینی لە ئیدارەدانی حکومڕانی لە هەرێمی کوردستان زۆر نیگەرانن بەڕاستیانی بەڵام خەڵکی هەرێمی کوردستانیش بەدڵنیایی ئەمەی پێقبول ناکرێت بەدڵنیایی ینی پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان بەرپەرچی توندی هێزەکانی تورکیا ئەدەنەوە ئەگەر هێزەکان لێگەڕێ ینی بۆ نمونە ئێمە بینیمە لە شیلاتزێ کە خەڵکی ئەوێ شەڕژێرانە هاتنە سەر شەقام دژی بۆ نمونە هێزی تورکیا دژی داگیرکاری هێزی تورکیا بەڵام بینیمان لەلایەن هێزی پارتیەوە سەرکوتەکران ینی ئەم خەڵکانە بەدڵنیایی خەڵکی هەرێمی کوردستان هەست بۆ مەترسیە ئەکا بۆیە من پێم وایە هەموو ئەگەرێکی هاتنی ناوە هێزی تورکیا لەوانەیە ڕاپەڕینێکی جەماوەری دروست بێ دژی ئەم هێزە ئەژیناوەکو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو پارتی ئەوانە پێم وانە شتێک ینی وەکو ڕێگری بێت لە بەردەم قەڵەمڕەوی تورکیا لە ئاست هاوڵاتی کورد هەموو دنیا بێخەمە و هەتا دەبینی سەرکردەکانی خۆشمان یاخود دەسەڵاتداری خۆشمان بێخەمە کەواتە تۆ گلەی چی لە بێگانەیە بکەیت لەسرت بەخەمە یاخود بەخەم نییە بە بڕای من مێژوو هیچ سوودێکی بۆ ئێمە نەبووە ئێمە پەنمان لە مێژوو وەرنەگرتووە بەوەش کە لە مێژووی دێرینی جیهانە وە کورد بە تایبەت بۆ منە کورد 16 شاری دەوڵەتی هەبووە کە سەردەمانێک هێشتا ئەو دەوڵەتانەی دنیا دروست نەبوونە کورد 16 شار و هەر شارەی دەوڵەتێک بووە ئەم ڕۆژ بەداخەوە بەهۆی یەکنەبوونی کوردەوە تەماشا دەکەی هەر پارچێ و هەر ڕێکخراوە و بەتەنیا لەلایەک بۆ خۆی لە ئاوازێک دەخوێنێت کورد تا ئەوڕۆ یەک نییە ئەوە ژوای کردووە یەکنەبوونی کورد بە نەبوونی کورد تا ئەوڕۆ درێژەی هەیە ئێمەش حەقە ڕۆژە لە ڕۆژان بیر بکەینەوە شتێ بکەین کە ئێمەش وەکو هەموو نەتەوەکانی تری دنیا خود دەوڵەتانی تری دنیا بتوانین خاوەن کیان و ئەوەی تایبەت بە خۆمان بین و هیچکە هەر کەسێ هات و لەولا بردومان و لەولا تۆباران و ئەو شتانەمان بەسەر نییە بتوانین خۆمان پارێزگاری لە خۆمان بکەین وە چاوەڕێی ئەوەش نەبین ڕۆژە وڵاتی ئەوروپی و ڕۆژە ڕێکخراوی مەدەنی و ڕۆژێ شتێکی کە ئێمە بەداخەوە کەڵکمان لە مێژوو وەرنەگرتووە و زیندووترین نمونەش ئەوەیە بۆ منە دەسەڵاتدارانی خۆمان لێرە لە باشوور ویان کردووە کە خەڵک دڵی بە کیانی کوردیش خۆش نەمێنێ بە شێوازێک ناشیرنیان کردووە ئەوەی کە دوژمنانت لەگەڵیان نەکردووی ئەوانەی خۆمان کردویانە و ویان کردووە خەڵک وازی لە هەستی نەتەوایەتی و خاک و لە هەمووشی ئەوەتر ئەوەیە ئێمەی کورد هەتا ئێستا شتێک نییە یەکمان خات جا ئەو شتە ئاین بێت خاک بێت نەتەوە بێت یاخود هەر هۆکارێکیکەی ژیان بێت هەمومان دەزانین نزیکەی 30 ساڵە دەوڵەتی داگیرکردی تورک لە ڕێگای
ڕێگا و شێوازی جیاجیا دەیەوێت باشووری کوردستان داگیر بکات. ئەممان ئەگەر دیقەت دێن دەبینین سەرەتا لە ڕێگای هونەر و پاشان لە ڕێگای دراما و پاشان لە ڕێگای پەروەردەوە ئێستاش بە ڕێگای لە شکێشی دەیەوێت ئاماجی خۆی بکەێ. دیارە دەوڵەتی داگیرگەری تورک وەک پیشەی هەمیشەی کە هەر نەک بۆ گەلی کورد بۆ هەموو گەلانی ناوچە چونکە وەک میراتێکی دەوڵەتی عوسمانی دەیەوێت ئەو ناوچانە داگیرکە و خێر و بێرەکەیان بدزێ. بەڵام بەنسبەتی کوردستانەوە داگیرکاریەکە زۆرێکی ترە و جیاوازترە، چونکە ئەگەر لە لیبیا مەبەستی بەدەستێنانی سامانی سروشتی نەوت بێت، ئەوە لە کوردستان ئامانجەکانی زۆر لەوە فراوانترە، هەم لە داگیرکردنی خاک، هەم لە سڕینەوەی نەتەوە، هەم لە جینۆساید و قەتڵ و ئامکردنی خەڵکی کوردستانەوە، هەم لە دزینی سەرۆت و سامانەکەیەتی. بۆیە هەمیشە هەوڵی داوە ڕێگایەک بدۆزێتەوە تا بتوانێت ئامانجە پیسەکانی خۆی لە باشووری کوردستان جێبەجێ بکە. هەمیشە ئەوە بە خەڵکی بەهێزە سیاسەکانی کوردستان دەڵێ بە بیانی ئەوەی هێزەکانی پەکەکە لە ناوچەی قەندیل نیشتەجێنە و مەترسین بۆ سەر ئەمنی نیشتیمانی تورکیا. بۆیە ئێمە دەمانەوێت هێرش و پەلامارەکانی پەکەکە بۆ سەر وڵاتەکەمان ڕاگرین، بەڵام ئەوە درۆیەکی گەورە و بەهانەیەکە کە هیچ پاساوێکەڵ ناگرێت، چونکە ئەوەی دەبینین بە درێژایی ئەو 30 ساڵی ڕابردوو زیاتر لە سەدان خەڵکی سڤیل بە هێرشی و بۆمبارانکردنی فڕۆکەکانی تورک شەهید بوونە. لە هەموو بەشەکانی کوردستان خەڵکی شەهید کردووە. تۆ دیقەت لە ڕۆژاوە دوای ئەوەی کە ئەفرینی داگیر کرد، دوای ئەوەی کە ئەفرین داگیر کرد سیر کە چۆن لەگەڵ خەڵکی سڤیل معاملە دەکات، چۆن هاوڵاتیان تاڵان دەکات، ڕوتیان دەکاتەوە، دەیان کوژێ، دەیان ڕفێنێ، تەنانەت زیندانی ئەو زیندانە ناشرینەی کە لەو ماوەیە چەند ئافرەتێکیان تێدا دەرهێنا کە هێزەکانی سەر بە تورکیان ئەنجامیاندا بە پشتیوانی تورکی داگیرکردەیەکە. بۆیە هیچ پاساوێکەڵ ناگری ئەوەی کە تورکیا دەیکا تەنیا پاساوە، چونکە گەریلا ئەو هێزەیە کە لە ناو قوڵایی تورکیادا زەربەی کاریگەر لە هێزەکانی داگیرکردەدا و بەچۆکی داداوە. هەمووشمان دەبێت وە بزانین کە تورکیا ئێستا لە دۆخێکی ئابووری خراپدا دەژیە. ئۆردوگان بۆ خەرەبووکردنەوەی ئەو دۆخەی دەیەوێت دەست بەسەر سەرۆت و سامانی کوردستاندا بگرێت. دیارە ئەمە ئەوە دەزانین دەمێک ساڵە کە تورک سەرۆت و سامانی ئەو وڵاتە بۆ خۆی بەکاردێنێ، بەڵام بە ئیکتیفای نازانێت، دەیەوێت هەموو شتێکی ئەو کوردستانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆی و لە بەرژەوەندی خۆیدا بەکاری بێنێ، وەگەلی کوردیش تووشی سڕینەوە و لە ناوچوو بکە. بۆیە پێویستە لەسەر هەمومان، لەسەر هەموو خەڵکی کوردستان من ڕووی دەمن بە تایبەتی لە خەڵکی کوردستانە، چونکە هێز سیاسیەکان هەر چەند دیقەتیان دەدەیە ئەو تەسەوڕیان لێ ناکرێت، هەمویان شەرمنانە، سەری خۆیان کەس کردووە لە بەرامبەر ئەو داگیرکاری و بێدەنجیان نواندووە. بەڵام خەڵکی باشوور دەتوانێت بە یەک ڕیزی بە یەک دەنجی بێتە سەر شەقام، داوای دەرکردن و تێکشکاندنی ئەو هێزە بکە بێتە پشتیوانێک بۆ گەریلا، بۆ ئەو هێزانەیە کە دەیانەوێت سوپای داگیرکرد لە وڵاتەکەمان بچێتە دەرەوە، بۆی تا بتوانین گورزی ئەو جارەمان، تێکشکاندنی ئەو جارەمان بتوانێت بۆ یەک جاری هەم ئەکەپە و هەم ئۆردوگان بۆ یەک جاری بێدەنگ بکات.